سڵاوی خوای گەورەتان لێبێ قوتابیانی خۆشەویست لە دەرسەکانی پێشتر پەیژەی ڕەنووسی هایدرۆجینمان وەرگرت یاسای pH یاسای pOH گۆڕینی pH لۆ pOH ئێستا ئەو خشتەمان هەیە لە پێشەوە شەرچەند دەورمان گرت دەمانگۆ لە گیراوەی هاوکێش دائیمەن HTO موجب لەگەر OH سالب یەکسانن لە بارە گشتیەکەی ئەلێرە pOH و pOHمان لۆ زیاد بۆ دەرێن لە گیراوەی هاوکێش pH و pOHش یەکسانن لە 25 پلەی سیلیزی خستی دەمانگۆ ئایۆنی هایدرۆنیۆم دەتوان سالب هەفتە هایدرۆکسیدیش دەتوان سالب هەفتە هایدرۆنیۆم لەگەر هایدرۆکسید یەکسان دەتوان سالب هەفت pH لەگەر pOH گۆتوان یەکسان دەکاتە چەند دەکاتە هەفت یعنی ئەومان لێرە وەرگرتیە بۆ نمونە HTO موجب دەتوان سالب هەفتە کە دیکەیە pHەکەی دەکاتە هەفت OH سالب دەتوان سالب هەفتە کە دیکەیە pOHەکەی دەکاتە چەند دەکاتە هەفت کەواتەوە تێبینیە دەربارەی گیراوەی هاوکێش گرنگە پرسیاری هەڵبژاردننی لێ دروست دەکرێتن ئێستا پێت برێم لە بنەوە هەندێک پرسیاری وزاری تەمەشا دەکەین لە گیراوەی ترش ئەوەی پێشەوەی دەمانگۆ HTO موجب گەورەتر لە OH سالب یان دەمانگۆ HTO موجب لە 25 پلەی سیلیزی زیاتر لە دەتوان سالب هەفت OH سالب کەمترە لە دەتوان سالب هەفت ئێستا لێرە pH و pOHمان لۆ زیاد بووە HTO موجب گەورەتر لە OH سالب کەواتە pH دەبی چ بیتن کەمتر بی لە pOH لۆی لەبەرکردنت ئاسان بیتن pH لەگەر HTO موجب پێچەوانەیە کە دەرێی HTO موجب گەورەیە کەواتە pH دەبی چ بیتن pH دەبی کەمتر بیتن کەواتە لە گیراوەی ترش pH کەمترە لە pOH یان برین pOH زیاترە لە pH هەروەها دەمانگۆ pH کەمترە لە هەفت لە گیراوەی ترش pH کەمتر لە هەفت کە دەرێی HTO موجب گەورەترە لە دەتوان سالب هەفت pH کەمترە لە هەفت کە دەرێی OH بچووکترە لە دەتوان سالب هەفت کەواتە pOH دەبی زیاتر بی یعنی pH لەگەر HTO موجب عەکسن ئەوە زانی ئەوەی عەکسکەوە ئەوە زانی ئەوەی عەکسکەوە مامۆستا OH لە گیراوەی ترش کەمترە لە دەتوان سالب هەفت کەواتە pOH دەبی زیاتر بی لە هەفت گیراوەی تفتیش پێچەوانەی گیراوەی ترشە یعنی کە ئەوە زانی لەبەرت کرد ئەوەی عەکسکەوە دەبیتە چ دەبیتە گیراوەی تفت OH گەورەترە ئەو جارە ئەلێرە دەرێن چ pH گەورەترە کە دەرێ OH گەورەترە یعنی دەبی pH گەورەتر بی یان مامۆستا HTO موجب بچووکترە لە گیراوەی تفت یعنی pH گەورەترە عەکسی یەکترن HTO موجب کەمترە لە دەتوان سالب هەفت دەبی OH زیاتر بی ئەو دووەش عەکسی یەکترن لەبەر ئەوەی HTO موجب کەمترە دەبی pH زیاتر بیتن لەبەر ئەوەی OH گەورەترە دەبی pOH بی pOH کەمتر بی کەواتە ئەو لیستەیە ئیکتابتە گرنگە پرسیاری هەڵبژاردننی لێ دروست دەکات لە پێشەوە شەماموو بەڵام لێرە pH و pOH زیاد بووە با هەندێک پرسیار تەمەشاکەین لەسەر ئەو لیستەی بزانین کول لە ئیمتیحانی وزاری ئایتەوە ئەو پرسیارە دەرێ ئەوەی هەمیشە ڕاستە تایبەت لە گیراوەی ترشەکان ئەوەی هەمیشە ڕاستە تایبەت بە ئاوەگیراوەی ترشەکان یعنی کام لەمانەی خوارەوە دەربارەی ئاوەگیراوەی ترشەکان ڕاستە دەرێ HTO موجب گەورەترە لە OH سالب بەڵێ مامۆستا ئەگەر لیستەکەی بینێ بەد چاوت لە ئاوەگیراوەی ترش بە شێوەی گشتی خستی HTO موجب باری گشتی گەورەتر لە OH سالب دەرێ pH زیاترە لە هەفت نەخێر مامۆستا لە گیراوەی ترش دەبی pH کەمتر بی لە هەفت دەمانگۆ هەرچەندە کەمتر بی ترشتریش دەبیتن دەرێ OH سالب گەورەترە لە دەتوان سالب هەفت نەخێر کەواتە لێرە ئەوە ترش نەبوو بووە تفت ئەلێرەش مامۆستا ئەگەر OH سالب گەورەتر بوو لە دەتوان سالب هەفت یعنی دەبیتە چ دەبیتە تفت کەواتە ئەوەش گیراوەی ترش نییە دەرێ pOH کەمترە لە هەفت نەخێر مامۆستا لە ئاوەگیراوەی ترشەکان pOH لە هەفت زیاترە یعنی pH کە دەرێن لە هەفت کەمترە یعنی pOH لە هەفت زیاترە کەواتە ئەوەش دەبیتە گیراوەیەکی چ دەبیتە گیراوەیەکی تفت کەواتە ئەوەش ترش نەبوو وەڵامی ڕاست دەبیتە چ دەبیتە لقی ئەی مامۆستا لە ئاوە گیراوەی ترشەکان خستی ئایۆنی هایدرۆنیۆم زیاتر لە خستی ئایۆنی هایدرۆکسید پرسیاری پاش شەوی دووبارە هەر ترشەکەی کرد هەڵبژاردن دەرێ یەکێک لەم گیراوانە ترشە لە 25 پلەی سیلیزیدا یەکێک لەم گیراوانە ترشە لە 25 پلەی سیلیزیدا کەواتە لە لیستەکەی تێبینیەکانی ترشەکان بینە بەد چاوت مامۆستا HTO موجب دەبی گەورەتر بی مامۆستا دەبی pH کەمتر بی لە pOH مامۆستا دەبی HTO موجب لە دەتوان سالب هەفت گەورەتر بی OH بچووکتر بیتن pH کەمتر بی لە هەفت pOH زیاتر بی ئەو تێبینانە بینە بە چاوت غەڵەت ناکەی ئەگە نادەتوانی بێ یەک وەکو گۆتمان بیکەیە pH بیدۆزیەوە ئەگە شکت لە پرسیارەکەی بوو دەرێ HTO موجب گەورەترە لە دەتوان سالب هەفت بەڵێ مامۆستا لە ئاوە گیراوی ترشەکان HTO موجب گەورەترە لە دەتوان سالب هەفت یعنی ئەوە دەبیتە چ دەبیتە ترش دەرێ OH سالب گەورەترە لە HTO موجب نەخێر مامۆستا ئەگەر OH سالب گەورەتر بی لە HTO موجب گیراوەکەمان گیراوەیەکی چییە گیراوەیەکی تفتە دەرێ pOH چارە دەرێ pOH چارە ئەلێرەش دەبیتە چ دەبیتە تفت لۆ دەبیتە تفت چونکە ئەگە بیکەینە pH بەو یاسایی دەمانگۆ pH زایدن pOH دەبیتە چاردا pHەکەمان دەکاتە چەند ئەگە بیکەینە pH دەکاتە دە یعنی گیراوەیەکی چییە گیراوەیەکی تفتە
دەرێ ئێشتی ئۆموجە بۆ ئێش سالب یەکسانن نەخێر مامۆستاگەر ئەو دووە یەکسان من دەبیتە گیراوەی چێ دەبیتە گیراوەی هاوکێش کەواتە کام گیراوە بۆ ترش وەڵام دەبیتە چ دەبیتە لقی ئەی مامۆستاگەر خستی ئێشتی ئۆموجە لە دەتوان سالب حەفت گەورەتر بوو گیراوەکەمان دەبیتە چێ گیراوەی ترش ئەوجە پرسیاری زۆر تێدایە لەسەر ئەوانە بۆ منەوە پرسیارە پرسیاری وزاریە پارەکە لە وزاری هاتەوە دەرێ کام لەمانە هەڵەیە لە 25 پلەی سیریزی کام لەمانە هەڵەیە لە 25 پلەی سیریزی دیارە سێیان ڕاستە دەربارەی لیستەکەی خشتەکەیە بەڵام یەکەشیان بە غەڵەت دایتێتو دەرێ ئەگەر ئێشتی و موجب دەتوان سالب دەبیتن گیراوەکەی هەیتمان گیراوەیەکی تفتە بەڵێ مامۆستا ڕاستە ئەگەر ئێشتی و موجب دەتوان سالب دەبی تفتە چونکە مە گوتمان لە 25 پلەی سیریزیدا ئەگەر ئێشتی و موجب گەورەتر بوو لە دەتوان سالب حەفت یعنی دەتوان سالب 6 بوو دەتوان سالب 5 بوو ترشە ئەگەر ئێشتی و موجب بچووکتر بوو لە دەتوان سالب حەفت دەبیتە تفت کەواتە بەڵێ مامۆستاوە ڕاستە پرسیارەکە دەرێ هەڵم لۆ هەڵوژێرە دەرێ ئۆش سالب دوو جاران دەتوان سالب نۆ بوو گیراوەکەمان دووبارە گیراوەی ترشە ئەوەش ڕاستە هەڵە نییە ئۆ ئێشمان هەبوو لە دەتوان سالب حەفت گەورەتر دەبیتە تفت ئەدی ئەگەر بچووکتر بووە هە دەتوان سالب نۆیە بچووکترە کەواتە گیراوەکەمان گیراوەی ترشە ئەوەش ڕاستە دەری ئەگەر پێش بچووکتر بوو لە حەفت گیراوەکە گیراوەیەشی ترشە بەڵێ مامۆستا لە گیراوەی ترش پێش لە حەفت کەمترە ئەوجە 6 5 هەرچەندە کەمتر بیتر شێتەکەی چی دێ زیاتر دەکا ئەوەش ڕاستە دەری ئەگەر پێش سێزدە بی ئەوە گیراوەکە تفتە ئەوە هەڵەکەیە ئەوە هەڵەیە مامۆستا ئەگەر پێش سێزدە بوو لە حەفتی گەورەتر بوو گیراوەکە گیراوەی چییە ترشە ئەو نووسیتی چێ تفت هەڵەیە ئامزانە ئێستا بیکەینە پێش دەرین چاردە کەم سێزدە پێشەکە چەند دێتە دەرێ یەک دێتە دەرێ یعنی ترشە مامۆستا ترشەکی زۆر بەهێزیشە پێش یەک دەرهات دەرێت چییە دەرێت تفتە کەواتە وەڵامە هەڵەکە دەبیتە چ دەبیتە لە قیسی ئەوە بەنسبەت ئەو پرسیارانە پرسیاری تریشی تێدا لەسەر ئەو لیستەی کە هەمان بوو کەواتە هەڵبژاردننی لێ دروست دەکاتن ئێستا بێن یەک دوو پرسیاری بیرکاری هەڵ بکەین لەسەر ئەو یاسانەی کە هەمان بوو پێش سالب لۆگارتمی ئێشتی ئۆموجب پێش سالب لۆگارتمی ئۆش سالب یان پێش کۆ پێش دەبیتە چاردا و زائیدەن ئیشمان بە یاسایەکانی پێشەوەش دەبیتن کەواتە سێ یاساشمان لە پێشەوە هەبوو دەمانگۆ ئێشتی ئۆموجب جاران ئێش سالب دەکات دەتوان سالب چواردا یان ئێشتی ئۆموجب دەکات ترش جاران ئێچی ترشەکە ئێش سالب دەکات تفت جاران ئێشی تفتەکە کەواتە دەبی ئەو یاسانەت لەبەربی زائیدەن تەطبیقی بکەیت نەک بەس بچی یاسایەکان لەبەر بکەیت زۆر جە تەڵەبە دەرێ مامۆستا یاسایەکان من لەبەرە هەمووی بەڵام کە پرسیار دێتەوە نازانم چانی بەکاربینم خەلەلەکە چییە خەلەلەکە ئەوەیە تەطبیقت نەکردێ بڕۆ پرسیاری پێ حەڵ بکە ئێستا ئەو پرسیارەمان هەیە پرسیاری کتابەتە بابەتەکە دۆزینەوەی پێش لە ئێشتی ئۆموجب ئەگەر ئێشتی ئۆموجبمان هەبوو یان ترشمان هەبوو کو پێچی دەدۆزینەوە دەرێ پێچی گیراوەیەک بدۆزەوە ئەگەر خستی ئێشتی ئۆموجب دایتێمە دەرێت چەندە خستی ئێشتی ئۆموجب دەکاتە دوو جاران دەتوان سالب 5 خستی ئێشتی ئۆموجب ها لە پرسیارەکە دایتێمە دەرێ خستی ئێشتی ئۆموجب یەکسانە دوو جاران دەتوان سالب 5 مۆلاری ئایا پێش چەندە ئایا ڕەنووسی هایدرۆژینی چەندە ئایا توانی هایدرۆژینی چەندە هێزی هایدرۆژینی چەندە یعنی بەناوەکەش بزانە نەوەک لە امتحان لۆ دەبێتەوە لە زیاتی پێش برێ ژمارەی هایدرۆژینی دیاری بکە طلبە مامۆستا ژمارەی هایدرۆژینی یعنی چێ دەی بە خۆت بزانانی یعنی پێش ئێشتی ئۆموجبمان هەیە یەکسەر تەطبیق یاسایە دەرێن پێش دەکاتە چ سالب لۆگارتمی خستی ئایۆنی هایدرۆنیۆم سالب لۆگارتمی خستی ئایۆنی هایدرۆنیۆم و یاسایەکە و یەکسانە سالب لۆگارتمی ئەو ژمارەی لە جێی ئێشتی ئۆموجبەکە دانێ دوو جاران دەتوان سالب 5 بە حاسیبەی سالب لۆگارتمەکەی لۆ وەرگرا کەواتە پێشەکەی دەکاتە چەند پێشەکەی دەکاتە 4.7 سالب لۆگارتم کەوانەی بکەوە دوو جاران دەتوان سالب 5 پێشەکەی دەکاتە چەند 4.7 لەبەرەوەی پێش لە حەفتی کەمتر دەرسۆ یعنی ئەو گیراوەیەتت گیراوەیەکی چییە گیراوەیەکی ترشە کەواتەوە پێچی گیراوەکەمان دۆزیەوە پرسیاری پاشەوی دووبارە هەدەرێ خستی هایدرۆژینە ڕەنووس یعنی پێش بدۆزەوە HCl لەو زاری هاتیتەوە خستەکەی دایتەمەوە و پرسیاری سەرەیە بەس لە پرسیاری سەری هایدرۆنیۆمی بە حازری دابوومە یەکسەر سالب لۆگارتمان لۆ وەرگرت کردمانە پێش ئەلێرە ترشەکەی دایتەمە کە ترشەکەی دایتەمە کەواتە ترشەکەی دەی بگۆڕی بیکەیە چ بیکەیە سەرەتاوەی بگۆڕی بیکەیە ئایۆنی هایدرۆنیۆم H3O موجب کە کردە ئایۆنی هایدرۆنیۆم ئەوجە دەیگۆڕی دەیکەیە چ دەیکەیە pH زانە و پرسیارە فەرقی لەگە سەرێتیە ترشەکەی دایتەتو دەبی ترشەکە بکەیە هایدرۆنیۆم چونکە ترش نابیتە pH ئەو زەدەی هایدرۆنیۆمەکە دەکەیە چ دەکەیە
pH ئەگەر لە پێشەوە لە بیرت مابیتن دەمانگۆ ئەگەر ترشەکە یەکێکی تێدا بوو خەستەکەی چەند بۆ هایدرۆنیۆمیش ئەوەندەیە چونکە هایدرۆنیۆم دەکات خەستی ترش جاران ژمارەی ئێچی ترشەکە کەواتە لێرە دەرین هایدرۆنیۆم یەکسانە بە چ خەستی ترشەکە واتە HCl جاران ژمارەی ئێچی ترش کەواتە هایدرۆنیۆم دەکاتە چ خەستی ئایۆنی هایدرۆنیۆم دەکاتە چ خەستی ترشەکە یعنی یەک جاران دەتوان سالب 4 جاران ژمارەی ئێچی ترشەکە مامۆستا یەکێکی تێدایە کەواتە خەستی ئایۆنی هایدرۆنیۆم بووە چەند یەک جاران دەتوان سالب 4 مۆلاری بەبێ یاسا مامۆستا لەبەرەوە یەکێکی تێدایە خەستەکەی چەند بۆ هایدرۆنیۆمیش دەکاتەوەنە ئەوجە دەیگۆڕم دەیکەمە چ دەیکەمە pH دەرین pH یەکسانە بە چ سالب لۆگارتمی H3O موجب سالب لۆگارتمی H3O موجب و یەکسانیشە بە سالب لۆگارتمی یەک جاران دەتوان سالب 4 یەک جاران دەتوان سالب 4 کەواتە پێچەکەی دەردەینی پێچەکە دەکاتە چەند پێچ یەکسانە بە چ بە 4 لەبەرەوەی ترشمان هەیە دووبارە پێچەکەت لە چەندی لە هەفتی کەمتر دێتە دەرێ HCl چیە ترشەکەواتە وەڵامی ڕاست دەبیتە چ دەبیتە لقی ئەی هەر بەبێ ئەوەی پرسیارەکەی حەل بکەی لەبەرەوەی ترشت هەیە جارێ زوو ئەوانە فڕێدا ئەوانە ئیتفتینە پێچ لە هەفتی زیاترە کەواتەوانە هەونیە کەواتە وەڵامەکە لقی ئەیوبی دەمینێتەوە هەڵمان کرد پرسیارەکە چ دەرچوو لقی ئەی دەرچوو پێچەکەی کردێتە کردێت 4 واتە گیراوەیەکی ترشمان هەیە ئەوە بەنسبەت ئەو دوو پرسیارە لەسەر دۆزینەوەی خەستی ئایۆنی هایدرۆنیۆم هەروەها pH ئەو شێوە پرسیارش گرنگە لە امتحانی وزاری زۆر جا پرسیاری لێ دێتەوە بە هەمان شێوە دەرێ ڕەنووسی هایدرۆژینی بدۆزەوە بەڵام ئەو جارە چی دایتە تو تفتە چی دایتە تو تفت دەرێ ڕەنووسی هایدرۆژینیم لۆ بدۆزەوە واتە pHمان نییە pHی بدۆزەوە pHمان نییە CIOH بای تو تفتەی بەهێزە ئەگەر خەستەکەی بکاتە ئەوەندا لەبەر ئەوەی تفتە پێچەکەی دەبی لە 7 زیاتر دەربچی لە پێشەوە ترشمان حەڵکە پێچەکەی لە 7 کەمتر بوو کەواتە جارێ زوو ئەوانە فڕێدا ئەوانە ئیچنە ئیترشن ئەمە بەخۆمان تفتێکمان هەیە یعنی یان 11.3 یان 12 دەردەچیتن کەواتە ئەو خەستێمان هەیە لەبەرەوەی تفتت هەیە تفت سەرەتا یەکەمین ش دەیبی گۆڕی بکەیەچێ OH سالب لەبەرەوەی تفتت هەیە تفت یەکسەر OH سالبە ئەگەر ترشمان نەبوو یەکسەر HCO موجبە کە کردە OH سالب دەتوانی بیگۆڕی بیکەیە POH دوای بیگۆڕی بکەیە چ بیکەیە pH یان دەتوانی ئەوها حەلی بکەی بۆ نمونە برێ دەیکەمە H3O موجب دوای دەیگۆڕم دەیکەمە چ دەیکەمە pH ئەگەر ناوی نێنین ڕێگەی یەکەم ناوی لێنێن ڕێگەی دووەم میم ئەتو تفتت هەیە سەرەتا هەدەبی بیکەیە OH دەرێن چ مامۆستا خەستی OH سالب دەکاتە خەستی تفتەکە CiOH بای 2 جاران ژمارەی OH سالبی تفتەکە جاران ژمارەی OH سالبی تفتەکە خەستی تفتەکە دایتێمە چەندە 5 جاران دەتوان سالب 3 چەند ئۆیەکی تێدایە تفتەکە 2 جاران 2 کەواتە خەستی OH سالب دەکاتە چەند 10 جاران دەتوان سالب 3 یان بنووسین 1 جاران دەتوان سالب 2 مۆلاری فەرقی نییە مامۆستا خەستی OH سالب 2 جاران 5 دەکات 10 جاران دەتوان سالب 3 یان 1 جاران دەتوان سالب 2 ئێستا کە کردە OH بە کەیفی خۆت ئەوها حەلی دەکەی یانەوە حەلی دەکەی هیچ فەرقی نییە بای ئەسای POH بدۆزینەوە بە ڕێگەی یەکەم دەکەم دەرێن دەیکەمە POH دەرێن POH یەکسانە سالب لۆگارتمی چ OH سالب با ئەو یاسایش ببینین تەطبیقاتەکەی POH یەکسانە سالب لۆگارتمی OH سالب ئەو ژمارەی لەجێ OHەکەی دانێ سالب لۆگارتمی 1 جاران دەتوان سالب 2 کەواتە POH یەکسانە بە چەند دەکاتە 2 POH یەکسانە بە 2 ئاگادار بە لەوەی غەڵەت نەکەی دەرێن POH 2 تەڵەبە زۆر مامۆستا ترشە نە ئەمە دەرێن pH لە 7 کەمتر بوو ترشە کە pH لە 7 کەمتر ترشە کەواتە POH دەبی لە 7 زیاتر بیتن ئەلێرە بۆ نمونە لەبەرەوەی تفتمان هەیە دەرێن دەبی پێچەکە لە 7 زیاتر بیتن POH دەبی چ بیتن دەبی کەمتر بی کەواتە دائیمەن بەهۆی POH بڕیارمەدە دائیمەن بیکە pH کەواتە OHم دیاری کرد لە تفتەکە OHەکەم گۆڕی کردمە POH ئەوتە بەو یاسای دوای دەیگۆڕم دەیکەمە pH با ئەو یاسایش ببینین pH کۆ POH یەکسانە بە چ یەکسانە بە 14 دەمانگۆ ئەو یاسای بەکاردێت ئەگە pHمان نەبوو دەیکەینە POH یان POHمان نەبوو دەیکەینە چ دەیکەینە pH کەواتە لێرە pHەکەمان نییە دەرین pH دەکاتە چ pH دەکاتە چ ئەوە دەیبەمە ئەو دوی ئاگادار بە نابیتە دابش
بینی کۆیە دەی بەم ئەو دوی دەبیتە سالب دەبیتە 14 کەم POH 14 کەم POH و یەکسانیشە 14 کەم 2 کەواتە پێشەکە دەکاتە چەند مامۆستا دەکاتە 12 یعنی چمان هەیە مامۆستا تفتمان هەیە هەروەها تفتەکی بەهێزیش سێویش باکت و تفتەکی بەهێزە لەبەرەوەی پێشەکەی چەند دەرچووە پێشەکەی دەکاتە چەند دەکاتە 12 واتە ژمارەیەکی گەورە دەرچووە ئەوە بەنسبەت ئەو پرسیارانە کە هەیتمان لەسەر خستی ئایۆنی هایدرۆنیۆم هەروەها ئایۆنی چ ئایۆنی هایدرۆکسید دیاری بکەین بیگۆڕین بیکەینە پێ ژیان POH ئەو پرسیارە بە هەمان شێوە وەکو پرسیاری سەرەیە بەڵام ئەو جارە ترشەکی دایتەمە هەروەها وەکو لە پێشەوە باسمان کرد خەستەکەی لێرە بە حازری نەدایتە تو بزانە چی دایتە تو لە پرسیارەکە ئەگە تەمەشا بکەی مۆلی دایتە تو مۆلی دایتە تو لەگەر چی دایتە تو لەگەر قەبارە دەرێ 0.01 مۆل ترشی نایتریک HNO3 دەیکەینە ناو 5 لتر لە گیراوە ئایا POH-ەکەی چەندە ئایا POH-ەکەی چەندە بزانە لێرە POH-ی دەوێت لەسەرەوە تفتمان هەبوو پێشمان دیاری کرد لێرە ترشمان هەیە POH-مان دەوێتن لەبەرەوەی ترشە مەدەنین دائیمەن ترش پێچی لە 7 کەمترە ترش پێچی لە 7 کەمترە کەواتە دەی POH-ی چ بیتن POH-ی لە 7 زیاتر بیتن مامۆستا گیراوەی ترش ئەگە برێ پێچی بدۆزەوە پێچەکەی لە 7 کەمترە ئەدی POH-ەکەی مامۆستا POH-ەکەی لە 7 زیاتر دێتە دەرێ یعنی جارێ زوو ئەوم فڕێدا ئەوەشم فڕێدا لەبەرەوەی دەرێ POH یعنی گیراوەی ترش دەبی POH-ی لە 7 بیتن گەورەتر بی ئەو دوو ژمارە لە 7 کەمترە کەواتە ئەو دووە هەونیە وەڵامەکە دەبیتە لقیسی یان لقیدی با پرسیارەکەی حەڵ بکەین پێش هەموو شتەچی مۆڵ و قەبارەت هەیە دەی بیکێ خەستی بیکێ مۆلاری یان بۆ نمونە بارستە و بارستەی مۆلی و قەبارەت هەیە دەی بیکێ چ بیکێ خەستی کەواتە سەرەتا و پرسیارە دێ مۆلاریەکەی دەدۆزمەوە مۆلاری دەکاتە چ دەکاتە مۆلی تواوە لەسەر چ لەسەر لتری گیراوە ئامزانە ئەو یاسایی پێشەوە کە هەمان بوو زۆریشمان پێ دەبیتن مۆڵەکە 0.01 دابەشی پێنجی بکە ئەوە دابەش بکە خستەکەی دەکاتە 0.002 مۆلاری لە چ لە HNO3 کەواتەوە گۆڕیمان کردمانە خستی سەرەتا مۆڵەکە لەگەر قەبارەکە گۆڕیمان کردمانە خستی کە کردە خستیەکە ئەلێرە لەبەر ئەوەی ترشت هەیە ئیلادەی بیگۆڕی بیکەیە چ ئێشتری ئۆموجەب ئێشتری ئۆموجەب ئەوجە ئێشتری ئۆموجەب بۆ نمونە دەیکەیە PH دوای دەیکەیە چ دەیکەیە POH ئەوە ڕێگەی یەکەم بۆ نمونەیان ئێشتری ئۆموجەب ڕێگەی دووەم دەکەیە چ OH سالب بە کەیفی خۆت دوای ئەوە سالب دەکەیە چ دەکەیە POH کەواتەوە پرسیارەکی باش بوو پرسیارەکانی تر هەمومان حەڵ دەکرد خەسیەکەمان بە حازریدا بەڵام ئەلێرە مۆڵەکەیدا بوو لەگەر قەبارەکە ئەو یاسایەمان بەکارینا کرمانە مۆلاری یان بۆ نمونە ئەو ساڵ پرسیاری لێ هاتبووە بارستەی دابوو لەگە بارستەی مۆل لەگە قەبارە دەی بێبیکەیە مۆل دوای بێبیکەیە مۆلاری یان دەتوانی بە یەک هەنگاو ڕێگە خێرایەکە بگۆڕی بیکەیە مۆلاری کەواتە مامۆستا دەیکەمە ئێشتری ئۆموجەب دەرێم ئێشتری ئۆموجەب یەکسەر یەکسانە بە ترشەکە دەکاتە 0.02 یان بنووسم 2 جاران دەتوان سالب 3 مۆلاری ئاگدار بە 0.02 جاران دەتوان سالب 3 مۆلاری فەرقی نییە ئەوە گۆڕیم کردمە ئێشتری ئۆموجەب لەبەرەوەی ترشەکە یەکێکی تێدا یعنی لەگەر ئێشتری ئۆموجەب یەکسانە یاسام نەنووسی ئێشتری ئۆموجەب دەکات ترش جاران ژمارەی ئێچی ترشەکە یەکسەر مامۆستا گوتم ئێشتری ئۆموجەب یەکسانە بەچێ 2 جاران دەتوان سالب 3 یەکسانە بە خستی ترشەکە یەکسانە بە HNO3 لەبەرەوە یەکێکی تێدایە کە کردە ئێشتری ئۆموجەب دەتوانی بۆ نمونە بیکەیە پێش دوای بیکەیە POH یان دەتوانی بیکەیە OH دوای بکەیە POH بە کەیفی خۆت من دەیکەمە PH دەرێن PH یەکسانە بەچێ سالب لۆگارتمی ئێشتری ئۆموجەب سالب لۆگارتمی ئێشتری ئۆموجەب ئەوەی لێرە دانێ ئەو ژمارە سالب لۆگارتمی 2 جاران دەتوان سالب 3 بە حاسیبەی وەریگرا و هەبیکە ناوکەوانەی کەواتە PH-ەکەی چەندێتە دەرێ ئەوە دەکاتە 2.7 ئەوە دەکاتە 0.3 ئەوەش سەیەکە کەمی دەکەیەوە مامۆستا PH-ەکە 2.7 لەبەرەوەی ترشە PH-ەکەی دەبی لە 7 کەمتر دەرسی POH دەبی زیاتر دەربچی پرسیارەکە دەرێ لۆم بیکە POH دەیکەمە POH مامۆستا PH کۆ POH یەکسانە بەچە بە 14 بزانە PH-م دیاری کرد دەیکەمە POH کەواتە دەرێن کەواتە POH دەکاتە چ 14 کەم PH یعنی 2.7 دەکاتە چەند کەواتە POH-ەکە مامۆستا POH-ەکە دەکاتە 11.3 POH-ەکە دەکاتە 11.3 کەواتە وەڵامی ڕاست بووە چ وەڵامی ڕاست بووە لە قیسی کەواتە ئەو پرسیارانە کە لۆ دێتەوە پێش هەموو هەندێک فەنی تێدایە دەتوانی فەنەکان بەکاربینی لەبەرەوەی ترشت هەبوو مامۆستا ترش PH لە 7 کەمترە دەرێ
پیۆەیەکی لە 7 زیاتر دەبی بێتە دەرێ زوو ئەو دووەم فڕێدا سیما لەگە دی وەڵامەکەمان حەل کرد پیۆەیەکەمان دیاری کرد چەند دەرچوو 11.3 بزانە لە چەندی دەرچوو لە 7 زیاتر دەرچوو پیۆەیەش لە 7 زیاترە بەڵام پێش لە 7 کەمترە ئەو پرسیارێ بنەوە شار پرسیاری وزاریە نفسی شێوەیە دەری بێ یۆژبایتوت هەیە یەک جاران دەتوان ساڵ بچوارە ئایا کام لەمانە ڕاستە کام لەمانە یعنی یەکێک دەیدۆزیەوە لەبەرەوەی تفتت هەیە لۆ داکەم بە خۆت بیکە سەرەتا دەبی بیکە ئۆش سالب ئەوجا کە کردە ئۆش سالب بە کەیفی خۆت دەیکەی ئێشتی ئۆموزەب دەیکەیە پیێش دەیکەیە پیۆش وەڵامە ڕاستەکەی دیاری دەکەی ئەوە بەنسبەت ئەو پرسیارانە لەسەر دۆزینەوەی ڕەنووسی هایدرۆجینی هەروە ڕەنووسی هایدرۆکسیدی ئەگەر ئێشتی ئۆموزەب یان ئۆش سالبمان هەبوو یان ترشەکی بەهێز یان تفتەکی بەهێزمان هەبوو هیوادانی سوودتان وەرگرتبی بە هیوای سەرکەوتن.